الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، صلى الله وسلم وبارك على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين. اللهم طهر قلوبنا من الشبهات والشهوات وأعمالنا من الرياء يا رب العالمين. لرافو شرح متن واسطي ابن تيمية رحمة الله لبي قيسونا سرباسي إيمان ومسمى إيمان لە وانە و ئەڵقەی ڕابردوودا تۆزێکی لەسەر ڕۆیشتین و باسمان لێوە کرد. ئەوڕۆ لەوێوە لێکی گرێ دەدەینەوە کە ئیمام ئیبن ئەبی العز حەنەفی لە شەرحی طەحاویەی دەفەرمێ: ذهب مالك والشافعي وأحمد والأوزاعي وإسحاق بن راهويه وسائر أهل الحديث. أو ناواني هێنای ناوی پێشینانی چاکن، زانایە دیارەکانی پێشینانی چاکن. ئەو جار دەفەرمێ ئیمامی مالیک و ئیمامی شافع و ئیمامی ئەحمەد و ئیمامی ئەوزاعی و ئیسحاقی کوڕی ڕاهەوەیهی و تێکڕای زانایانی شارەزا لە حەدیث و ئەهل المەدینەتی و زانایانی مەدینەی رحمهم الله رحمەتی خوای لە هەمویان بین، و ئەهل الظاهر و جەماعة من المتكلمين و زانایانی ئەهلی ظاهر و کۆمەڵێکیش لە زانایانی متەکەلیم کە متەکەلیمین بەوانە دەگوترێ زیاتر کە ڕاو بۆچوونیان هەبووە لەسەر مەسائیلی ئیمان و عەقیدە و بیر و بڕوا، إلى أنه تصديق بالجنان وإقرار باللسان وعمل بالأركان. دەفەرمێ هەموو ئەوانە ڕایان وایە ئیمان بریتیە لە تەصدیق و دان پێداهێنان و بەڕاستدانانی دڵان و دان پێداهێنان و ئیقرارکردن و ئاعترافکردن بە زمان و عمل و کار و کردەوەی ئەندامەکان. ئەوەیە پێناسەی ئەهلی سونە و جەماعە بە تەواوی لۆ ئیمان و بیر و بڕوا. ئەو ئیمانە گوتمان لە عەقیدەی ئەهلی سونە و جەماعەی ئەهلی سونە و جەماعەی بەوەی زیاد دەکرێنەوە لە جگە لە ئەهلی سونە و جەماعەش ئیمان زیاد دەکا و کەمیش دەکا. جارێ بۆ زیادکردنی ئیمان ئەهلی سونە و جەماعە یەکدەنگن، اختلاف و جیاوازیان نییە، بەڵام سەبارەت بە کەمکردنی ئیمان دەڵێن بەڵگەی ڕاشکاوانەی لەسەر نییە. کەمێکی کەم لە ئەهلی سونە و جەماعە ڕاوبۆچوونیان وایە دەڵێن کەم ناکە، بەڵام سەبارەت بە زیادبوونی ئیمان هەمویان یەکدەنگن و بە کەمکردنی ئیمانیش زۆربەی هەرە زۆری ئەهلی سونە و جەماعە ڕایان وایە کە کەمیش دەکا. بەڵگەکان لەسەروەی کە ئایا ئیمان کو دەتوانین بڵێن زیاد دەکا و یان کەم دەکا، لە بەڵگە قورئانیەکان خوای رب العالمین ڕاشکاوانە فەرموویتی لە سوورەتی المدەثیر ئایەتی 31: ويزداد الذين آمنوا إيمانا. کە لێرکانە و ئایەتە ڕاشکاوانە تێیدا دیارە، دەفەرمێ بڕوادارەکان زیاد دەکەن ئیمانیان. وقال تعالى خوای تعالى دیسان فرمویتی لە سوورەتی التەوبە ئایەتی 124: وإذا ما أنزلت سورة فمنهم من يقول أيكم زادته هذه إيمانا فأما الذين آمنوا فزادتهم إيمانا وهم يستبشرون. خوای پەروەردیگار دەفەرمێ ئەگەر سوورەت و ئایەتانێکدا بەزیبان هەیان بوو دەیانگوت کێ لە ئێوە ئیمانی پێزیاد دەکا، بەڵام بڕوادارەکان بڕوایان زیاد دەکا و ئیمانیان زیاد بووە پێ و ئەوان مژدەی دەدەنەیەک و دڵیان پێخۆش دەبێت. ئەوانە بەڵگەن ڕاشکاوانە ئەو ئایەتانە لەسەوەی ئیمان زیاد دەکا. و خوای رب العالمین فەرموویەتی لە سوورەتی الأنفال ئایەتی 2: إنما المؤمنون الذين إذا ذكر الله وجلت قلوبهم وإذا تليت عليهم آياته زادتهم إيمانا وعلى ربهم يتوكلون الذين يقيمون الصلاة ومما رزقناهم ينفقون أولئك هم المؤمنون حقا ولهم درجات عند ربهم ومغفرة ورزق كريم. خوای رب العالمین فەرمووی ئەوانە تەنها بڕوادارن کە ذکر و یادی خوای دەکرێت دڵیان هەردەقرچێ و ڕادەچڵەچێ، و ئەگەر ئاەتەکانی خوایان بەسەردا دەخینردرێتەوە ئیمانیان زیاد دەبێ و زیاد دەکات و پشت دەبەستن بە خوای پەروەردیگار، کەواتە دەڵێ ئیمانیان زیاد دەبێ و زیاد دەکات، یارە ئیمان زیاد دەبێت.
خوای رب العالمين أو جار لسورة الفتح آية 4 دفرمي هو الذي أنزل السكينة في قلوب المؤمنين ليزدادوا إيمانا مع إيمانهم. خوای جل شأنه سكينة آرامي دابزاندو بسردلي برواداران تا إيمانيان لقر إيمان كان ترك هيتيان زياد ببه بمعنى إيمان زياد ببه. و خوای رب العالمين لسورة الكهف آية 16 فرميتي وزدناهم هدى. هدى بريتيا للرينويني الرينوينيش بريتيا لإيمان كسي خاون إيمان كواتا هدايات من زياد كرد يعني إيمان من زياد كردن هندق لمفسرين ده فرمون كواتا آية كان زورن كأهل السنة وجماعي أو عند آياتي هنا ما نوزوري تريج لآية كان ده كان بلغة لسروي إيمان زياد يجدبه وكم يجدبه. حسن بصري دفرمي وما زادهم إلا إيمانا وتسليما دفرمي وما زادهم البلاء إلا إيمانا بالرب وتسليما للقضاء در معنای ئەوەی دەگەینیتن بەڵام مصیبەت کە بەسەریان دادێ بەو مانایی دێ کە ئیمانیان بەخوای پەروەردیگاریان بەهێزتر دەبێ و زیاد دەکات و تەسلیم دەبن بۆ قەضا و قەدەر کەواتە بەڵێ ئەوانە سەلماندیان ئەو ئاەتانە کە ئیمان زیاد دەکا و دەشتواندرێ ئیمان زیاد بکرێ بە تاعەت و گوێڕایەلی و فەرمانکردنی جێبەجێکردنی فەرمانەکانی خوا جەل شەئنوه. پێغەمبەریش عەلەیهی سەڵات وسەلام دەیەها حەدیث و فەرمودەی هەیە بەڵگەیە لەسەروەی ئیمان زیاد دەبێ. ئەوەتە لە یەک لە فەرمودەکانی دەفەرمێ ئەوثەق عوڕە الئیمانی الموالاة في الله والمعاداة في الله والحب في الله والبغض في الله. ئەوەیان کە لە سلسلەی حادیثی صحیحە بە ژمارە 998 هاتووە ئەلبانی بە صحیح داناوە کە دەرێ ئەوثەق عوڕە الئیمان يعني قڵپی بەهێزی ئیمان بە معنای ئەوەی دیارە ئیمان بەهێزیشی هەیە لاوازیشی هەیە کە گوتمان بەهێزی و لاوازی هەیە معنەی دیارە زیاد و کەمی تێدایە ئیمان کە دەفەرمێ دۆستایەتیە لە پێناو خوای دوژمنایەتیە لە پێناو خوای و خۆشەویستنە لە پێناو خوای ڕقلێبوونەوەیە لە پێناو خوای. لە پاشان لە ڕیوایەتێکی تر پێغەمبەر فەرمی عەلەیهی سەڵات وسەلام لە سونەنی ئەبوو داود هاتیە کە ئەلبانی لە صحیح سونەنی ئەبوو داود بە لە جلدی سێم لاپەڕە 886 تۆماری کردی و بە صحیح دانایە پێغەمبەر فەرمی عەلەیهی سەڵات وسەلام من أحب لله وأبغض لله وأعطى لله ومنع لله فقد استكمل الإيمان. هەر یەک لە پێناو خوای خۆشەویستی لە پێناو خوای بوو ڕکلێبوونەوەی لە پێناو خوای بوو بەخشینی لە پێناو خوای بوو و قەدەغە و دەستگرتنی لە پێناو خوای بوو ئەوە ئیمانی تەواو کردووە. تەواوی کردووە یعنی چ؟ یعنی دیارە ئیمانی ناکامل و ناتەواویش هەیە کە مادەم ناتەواو هەیە و تەواو هەیە دیارە زیاد و کەمی تێدایە ئیمان. و لە پاشان پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام ئەکمەل المؤمنین ئیمانا ئەحسەنهم خولوقا. تەواوترین بڕواداران لە ئیمان و بیر و بڕوا تەواوترین و چاکترینیانە لە هەڵس و کەوت و لە خولوق و تەعامل و ئەخلاق و ڕەوشتی جوان. کەواتە کە دەڵێ ئەکمەل المؤمنینە دیارە ئیمانی کاملیش هەیە و ئەکمەلیش هەیە باشتر و تەواوتر و مادەم پلە پلەیدایە دیارە زیاد و کەمی تێدایە. يعني دفرمي پیغمبر عليه الصلاة والسلام من رأى منكم منكرا فليغيره بيده فإن لم يستطع فبلسانه فإن لم يستطع فبقلبه وذلك أضعف الإيمان. دفرمي هر يقل ايوه خرابه و تاوان و منكر شديد بابدست بيگوره اگر لتوانای دانبو بزمان بيگوره اگر لتوانای دانبو بدل بيگوره و پینا خوش به اویان إيمان لاوازه. أضعف الإيمان إيماني لو بري لاوازيه كواتا لایەنە لاوازیەکەی ئیمانە کە تەنها بەدڵ پێت ناخۆش بێ جا کەواتە دەڵێ ئەضعف بە معنای دیارە ئیمانی لەوی زیاتر ئەوەی بەدەست دەیگۆڕێ و ئەوە ئیمانی زیاترە کە دەڵێ زیاترە و ئیمان ئەضعف هەیە و زیاتر هەیە بە معنای دیارە زیاد و کەمی تێدایە. جا بەڵگەکان زۆر زیاترن بەڵام ئێمە بە کورتی و پوختی هەر ئەوەندەمان هیناوە لەبەر کەمیکات و هەتا بە هەمووی ڕابگەین. زانایانی ئەهلی سونە و جەماعەش قسەیان لەسەروەی هەیە
دەیەها پێناسەمان هیناوە دوێنێ و باسمان لێوە کرد چەندین زانای کە ئەهلی سونە و جەماعە بوون پێناسە ئیمانیان کرد ئەو بڕگەیان وەگەر خستیە یەزید بالطاعة وينقص بالعصيان یان بالمعصية. ئەو جار ئیمامی ئەحمەد دەفەرمێ و لێی دەجێردرێتەوە کە فەکەما یەزید کەذا ينقص دەفەرمێ ئیمان هەروەکو زیاد دەکا ئاواش کەم دەکا. ئیمامی بەیهەقیش فەرموویتی وأن الإيمان يزيد وينقص بەڕاستی ئیمان زیاد و کەمیش دەکا هەم زیاد دەکا و هەم کەمیش دەکا وإذا قبل الزيادة قبل النقص ئیمان مادام بڵین قبولی ئەوەی دەکا کە زیاد ببێ قبولی ئەوەش دەکا دەبێ قبولی ئەوەش بکا کە کەم ببێ. و سوفیانی کوڕی عویەینە کە یەکێکە لە تابعیە بەرزوو بەڕێزەکان دەفەرمێ الإيمان يزيد وينقص ئیمان زیاد و کەم دەکا. دەڵێ ئەلەیسە تەقرؤون القورآن ئایا و کەسانەی بڵێن ئیمان زیاد و کەم ناکە قورآنیان نەخوێنتەوە کە خوا دەفەرمێ فزادتهم إيمانا في غير موضع نەک هەر لە یەک شوێنی لە چەندین شوێنی خوای پەروەردیگار فەرموویتی فزادتهم إيمانا باسی زیادبوونی ئیمان دەکا. قيل ينقص قال ليس شيء يزيد إلا وهو ينقص دا پێیان گوت باشە ئەوە سەلماندت ئەی سوفیانی کوڕی عویەینە لە قورئان باس کرایە و ئیمان زیاد دەکا کو دەی سەلمێنی کەم دەکا. فەرمووی هەر شتێک زیادبوونی قبول بکا و تێدابی دەبی بڕواشت بەوەی هەبی کەمیش کەمبوونیشی تێدایە و کەمیش دەکا. وابن تيمية دفرمي وقد ثبت لفظ الزيادة والنقصان في الإيمان عن الصحابة ولم يعرف فيه مخالف من الصحابة. دفرمي زيجير بوا وشو دربريني زيادبون وكمبون لإيمان دا لصحابة وهاولاني بريزي پیغمبري وعليه الصلاة والسلام رضي الله عنهم ونزان دراوه هيچيك لصحابيا كان مخالفه وپيچواني أو ليدوان وقسو دربرينيان هبوبه. کەواتە ئێمە باشە بینە سەر ئەوەی بزانین بە چی ئیمان زیاد دەکاتە ئیمانمان زیادکەین بە چ کەم دەکا خۆمانی لێ بە دوور بێخینەوە چکاوە سەلمێنراوە کەواتە بە ئایەت و حەدیث و تەی زانایانی پێ سەلەفی ساڵح و ئەهلی سونە و جەماعەی کە ئیمان زیاد و کەم دەکا. یەکەم لەو خاڵانەی کە ئیمانی پێ زیاد دەبێ عیلم و زانستی سوودبەخشە کە وەرگیرابێ لە قورئان و لە سونەی پێغەمبەری عەلەیهی سەڵات وسەلام و کار و کردەوەشی پێ بکەیت چونکە عیلم و زانستی ئەگەر عەمەلی لەگەردا بێت ترسی خوات لە دڵ زیاد دەکا. هەر کەسێکیش زیاد ترسی خوای لە دڵدا زیاد ببێ ئیمانی پێبەرز دەبێتەوە لە گوناهی زیاتر بە دوور دەکەوێتەوە. جا کەواتە ئیمان بە عیلم و زانستی وەرگیرا و لە قورئان و سونەی زیاد دەکا. و دووەمین ئیمان بە لە خوا نزیک بوونەوە زیاد دەبێت یعنی ئەو ڕێگا و شوێنانەی کە لە خوات نزیک دەخاتەوە وەکو تاعەت و عیبادەتەکان زکر و یادی خوای رب العالمین و عەقیدە و بیر و بڕوا پاککردنەوە و پاکبوونەوە خوا تەواو ناسین ئەوانە لە خوات وە نزیک دەخاتەوە. کەواتە ئەگەر لە خوای وە نزیک کەوتیەوە خوات بە ناو سفەتەکانی ناسی بە دڵنیاییەوە ئیمانت بەرزتر دەبێتەوە. ئینسان هەر لە خۆشی هەست پێ دەکا واقعیاً کە ئیمان زیاد و کەمی تێدایە لەبەروەی جاروەیە تۆ لەوانە و دەرسێکی دانیشتی یان لە محاضەرە وتارێکی جێدەگری یان جێ لە قاریئێکی قورئانی ڕادەگری یان قورئانی دەخوێنیەوە هەز دەکەی خۆت لە خۆتدا ئیمانت بەرزە فولە گوناه و تاوان بێتە بەردەستیشت پشتی تێدەکەی چاوتی لێ دەنوقێنی دڵت پێی ناخۆش دەبی. بەڵام جاریش وەیە کە دوور دەکەویەوە لە تاعەت و عیبادەت لە قورئان خوێندنەوە و گوێ دەگری لە گوناه و تاوانێکی و هێدی دەسیەکۆڕ و مەجلیسێکی کە گوناه و تاوانی لێ ئەنجام دەدرێ هەست بە خۆت دەکەی ئیمانت دابەزیە لاواز بووە. ئەو کاتەی ئەگەر گوناه بێتە بەردەستت ئاسانتر دەیکەی و لێشی ئەنجامیشی دەدەی و پێشت ئەوەندە گەورە و مەزن نییە شتێکی. کەواتە ئینسان و مرۆڤ لە خۆشی هەز دەکا کە ئیمان زیاد و کەم دەکا بە لە خوا نزیک بوونەوە بە تاعەتکردن ئیمان زیاد دەکا. و خاڵێکی تر کە پاڵنەرە و ئیمانمان پێ زیاد دەبێ ئیقتیداکردنە بە پێغەمبەری پێشەوە
عليه الصلاة والسلام وشوين كوتني سنة كاني وجيب جيكرني لجياني روجانا من لهمو قورو قسكية دا لريشو إيش دا لشيو شكل دا لهستانو دانشتن دا لدري لبازار ولمالي ولسواربوني وتنبيل ودابزينتو لقر من داري قوري قسكي خيزانت هاوسرت داكت بابت خشكت برات لقر همو كسيشي هلسو كوتا كانت هستانو دانشتن كانت ونستنو خوتنت وراست بونوو بآقاهاتنت لخوتن اوانت همو بجويري سنتي پیغمبري بي عليه الصلاة والسلام بدلنياي ايمانت برز دبيته فول دبي ولا پاشان واسينان لتاوان وقناها كان لو قدغاني كخوا كرديتي پیغمبر فرمويتي عليه الصلاة والسلام اوش لخواد ونزيك دختو ايمانت بزياد دكا او جار رو كردنا جياني قيامته بير كردنا ولا قيامته قبره جياني برزخي إيماني بيزياد دبي أو جار خوينوي قرآني بيروز وتدبر تيدا كردنو ليورد بونوا وجاروي عندك آيات بيوشتا چندين جار بي خوينيوا تالي حالي دبي تيدا جاي ليورد دبيوا معناها كي بدلتو ميشكد ودنوسي وعد لدكا جيب جيب كي لجيانت أو تأمل وتدبر وعد لدكا إيمان زياد بي زور دعا كردنو بارانوا زور كردني ذكر يادي خواي رب العالمين زور داوي لي بردن زور سبحان الله قوتن زور لا إله إلا الله دربرين أو أنا هر هميان ريقاو شوينن بووي كوا إيمانتي بيزياد ببي أو جار كردني سنة كان أجر فرض كانت هم متواجب جيكر سنة كانش بكي إيمانت بيبرز دبيتوا أو جار تشاكا كردن لقر بندكاني خواي رب العالمين لخير وشاكا وبخشين لقسي خوش لدعوة وبانقوازي إيمانت بيبرز دبيتوا أو جار وردبونوا لنشانه وبلغكاني خواي رب العالمين هم لآياتكاني قرآني هم لشاخ وداخ زوي وأستيرة وآسمان وباقي بلغكاني ترو نشانكاني تري قوري خواي رب العالمين أو جار دعوة وبانقوازي كردن فرمان بشاكا وريقري لخرابة خوي لخوي دا إيمانت برز دكاتوا أو جار دوربونوا لشرك وكفر أو كورو مجلساني شرك وكفري لي ذكري يان بدعو خرافياتي لي ذكري يان تاوانا قوركاني لي أنجام ددري يان لخودي كافر ومنافق كان تاوان كار كان أقل ليان بدور كوية وظالم مستم كار كان إيمانت برز دبيتوا كواتا ئێمە پێویستە ئەو خاڵانەی گوتمان و زۆری تریژەگە بیری لێ بکەیەوە دەبێتە مای ئیمان بەرزبوونەوە لە خۆمانی بینی نەجێ هەتا هەردەم ئیمانمان لە بەرزی دابی و دانەبەزێ و نزم نەبێتەوە و سەبەب و هۆکارەکانی ئیمان دابەزین و کەمکردنی ئیمانیش بە پێچەوانەی ئەو خاڵانەی تر فەرمومان کە ئیمان گوتمان کە ئیمانی پێبەرز دەبێتەوە و زیاد دەکا کە عیلم و زانستی یەکەمیان بوو جەهل و نەفامی بەدین ئەوەشیان ئیمانت نزم دەکاتەوە شارەزانەبوون لە دین و تەقلید و بەدواکەوتنی شتەکان بە چاوبەستەچێ و بە کوێرانە ئەوانە ئیمانتی پێکەم دەبێتەوە و لاواز دەبی و بیدعەکردن و واسێنان لە سونەتی پێغەمبەری عەلەیهی سەڵات وسەلام ئیمانی پێکز و لاواز دەبی و شوێن کەوتەبوونی ئەو زانا و خەڵکانەی کە ئەهلی ئەهوان بەڵگە و دەلیلیان لەدەست نییان بیدعە و خورافیاتی دەکەن ئیمانت پێ کەم دەبێ و لاواز دەبێ و شوێن کەوتنی هەوا و هەوەس و ئارەزوەکانت و شوبوهات و دوودڵگەکان ئیمانی پێ لاواز دەبێ و کەم دەبێ و اقتیداکردن و شوێن پێ هەڵگرتنی ئەوانەی کەوا تاوانکارن گوناهبارن یان بیدعەچینە هەر یەک لەوانە یان کافرن یان ظالمن یان ستەمکارن ئیمانتی پێ لاواز دەبی و لە پاشان ئەگەر تۆ خۆت نەکەیە کەسێکی خاوەن مووقیفی وەلا و بەڕا بەدڵنیاییەوە ئیمانت دادەبەزێ لاواز دەبی و لە پاشان ئەگەر هەست نەکەی بە مەسئولیەت و بەرامبەر بە ئومەتی ئیسلام و مسلمانان ئیمانت لاواز دەبێ ئەگەر گوێڕایەلی هەوا و هەوەس و نەفست بکەی ئیمانت لاواز دەبێ ئەگەر بچی ئەو کۆڕ و مەجلیسانەی کە گوناه و تاوانی لێ دەکرێ یان دۆست و برادەری خراپت هەبێ بە دڵنیاییەوە ئیمانت لاواز دەبێ ئەگەر تۆ خۆت بێ ئاگا بکەی و پشت بکەی لە قورئان و ئاینی خوای رب العالمین یاد و زکری خوای نەکەی ئیمانت لاواز دەبێ کردنی تاوان و گوناهەکان هەر کاتێک هەر تاوان و گوناهێکی ئەنجام بدەی و بیکەی ئیمانتی پێکەم دەبێتەوە و لاواز دەبێ و لە پاشان
دڵت تەواو بە دنیایەوە ببەستیەوە و دڵت زۆر خۆش بکەی بە زینەت و ڕازانەوەکانی دنیای، ئەوە بە دوورت دێختەوە لە دینداریەکی تەواو و ڕێکوپێک و ئیمانتی پێلاواز دەبێت. بیر نەکردنەوە لە قەبر و قیامەت و مردن و لە پاشان مەیدانی حەشر و حیساب، ئەوە ئیمانت لاواز دەبێ و دڵڕق دەبی، و لە پاشان دوورکەوتنەوە لە تاعەت و عیبادەتەکان ئیمانتی پێلاواز دەبی، و شوێنکەوتنی ئەو خوتخوتە و خەیاڵات و وەسوەسەی شەیطان ئیمانت لاواز دەکا. کەواتە ئەوانش چەند خاڵێک بوون بە کورتی و پوختی ئیمانی پێلاواز دەبی، ئەوەی لەسەرمانە ئێمە دەبی ئەو خاڵانە بینی نەجێ کە ئیمانمان پێبەرز دەبێتەوە، خوا نەخواستە نەک ئەوانە بینی نەجێ ئیمانمان پێکەم و لاواز ببێ. کەواتە پوختی و کورتەی قسان بەڕێزان و خۆشەویستان، ئیمان شتێکە لاواز دەبێ و بەهێز دەبێ، زیاد دەبێ و کەمیش دەبێ. لە لای ئەهلی سونە و جەماعەی هەیە لە مرۆڤەکان ئیمانی لەو پەڕی تەواوی و ڕێک و پێچیە کەم و کورتینیە و لە قیمەی ئیماندایە، نمونە وەکو ئەبوو بەکری سدیق، وەکو عومەری کوڕی خەتاب و باقی سەحابیەکانی تریش نمونە زۆرن. و هەشە ئیمانی یەکجار لاوازە، بەڵام لە ئیسلام نەچوویتە دەرێ، تاوان و گوناهەکان ئەنجام دەدا، بێموبالاتە، بەڵام هەر لە بازنەی ئیمانداران حیسابی دەبێ. بەڵام لەکن غەیری ئەهلی سونە و جەماعە ئیمان زیاد و کەم ناکا، بە تایبەت لەکن مرجیئەکان و هەموو لە یەک ئاستی ئیماندان و جەهەمیەکانیش ئەوە ڕاو بۆ چوونیتیان. کەواتە ئیمانی جوبرائیلی کە مەلائیکەتێکە خوای پەروەردیگار وەحی پێدەنارد لۆ پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وەسەلام، لەگەر ئیمانی کەسێکی زۆر گوناهکار لە یەک ئاستی دادەنێن ئەو فیرقە و تاکم و کۆمەڵانەی جگە لە ئەهلی سونە و جەماعەی. لەبەر هەندێ ئەو قسانەیان هەڵەیە، تاوانە و گوناهە پێچەوانەی قورئان و سونەی پێغەمبەریە عەلەیهی سەڵات وەسەلام. جا ئیبن تەیمیە دێ باسێکی تری مهم و گرنگ دەربارەی عەقیدە و بیر و بڕوا دەوروژێنی و باز دەکا، کاویش مەسەلەی کافرکردنی خەڵکانێکە. ئایا دەتوانی ئەهلی قیبلەی مسلمانان بە کافر دابنەی؟ مەسەلەی تەکفیر کە زۆر گرنگ و حساسە و تێیدا دەبی ورد بین، دقیق بین. ئەهلی سونە و جەماعە مام ناوەندین لەو مەسەلەیەشدا، نە زێدەڕەویان تێدا کردیە نە کەمترخەمن تێدا. لەبەروەی ئیبن تەیمیە دەفەرمێ وەهم مع ذلك ئەهلی سونە و جەماعە کە پێشتر پێناسەی ئیمانیان کردیە و باسی ئیمانیان کرد، فەرمووی وأن الإيمان يزيد بالطاعة وينقص بالمعصية. إيمان بطاعة جويرالي خواي پروردگار و فرمانكاني پیغمبر عليه الصلاة والسلام زياد دكا، وبمعصية تاوان و گناها كان كم دكا. ابن تيمية فرموي أوجا لقر أويدا أهل السنة والجماعة كوان قوتي واش دلين، مع ذلك لا يكفرون أهل القبلة بمطلق المعاصي والكبائر. أهل قبلي كأوانا رودكنا قبلي وبات بروادار مسلمان لظاهر روالد داواديار بمطلق معصية كانوا برهايتي تاوان قناها كانوا قناها قورا كان كافريان ناكن. مطلق المعاصي يعني تي يعني مطلق الكبائر، بومعنى ايدي يعني اگر هندك لقناها كان، هندێک لە تاوانەکان، هەندێک لە گوناهە مەزن و گەورەکانیشیان ئەنجام دا، نەک هەر هەموو گوناهەکان 100% ئەنجام بدەن هیچ عەمەلی چاکیان نەبێ یان هیچ جنسی عەمەلیان لێ نێتە جێ، بەڵکو بە مطلقی یعنی هەندێک لە گوناهەکان ئەگەر ئەنجامیشیاندا، هەندێک لە کەبیرەکانیان ئەگەر ئەنجامیشدا لە تاوانە گەورەکان، ئەهلی سونە و جەماعە ئەو کەسانە کافر ناکەن بەکردنی ئەو گوناه و تاوانانە. ئەو گوناهانە هەرچەندی مەزن و گەورەش بن، ئەوە پیشە و ئیشی خەواریجەکانە کە بە گوناهە گەورەکان مسلمانان کافر دەکەن. لە عەقیدە و بیر و بڕوای خەواریجەکان ئەگەر کەسێک ئارەقی خواردەوە، ئەگەر کەسێک زینای کرد، ئەگەر کەسێک قەتلێکی کرد و مسلمانێکی کوشت، بەکردنی ئەو گوناه و تاوانەی لە ئیسلام دەچێتە دەرێ، بە کافری دادەنێن، خینی حەڵال دەکەن و دەڵێن هەمیشەییش دەبی لە ئاگری دۆزەخ. معتەزیلیەکانیش تۆزێک پلەیەک نزمترن لە خەواریجەکان، بەس قسەکانیان زۆر لێک نزیکە، کە دەڵێن
ئێمە بەکردنی تاوان و گوناه لەلایەن مسلمانێکیەوە ئەگەر ئەهلی قیبلەش بی بە مطلقی گوناه و مەعاسی و کەبیرەکان دەڵێن دەردەچێ لە ئیسلام بەس ناستە بازنەی کوفر فی منزیلەتین بین المەنزیلەتین لەو شوێن و ناوەڕاستەیدا دەمینێتەوە لە نێوان ئیسلام و کوفردا بەڵام لە قیامەتێ و لە دۆزەخێ هەمیشەیی دەبی لە قیامەتێ تێک دەکەنەوە لەگەر خەواریجەکان لە دنیاش قسەیەکی بێمانای پڕوپوچی بێبەڵگەیە کە دەڵێن لە ئیسلام دەردەچێ و ناچێتە بازنەی کوفریش بەڵام ئەهلی سونە و جەماعەت دەڵێن هیچ ئیماندار و ئەهلی قیبلەیەک نییە هیچ مسلمانێک نییە بەکردنی هەندێک لە گوناهەکان یان بەکردنی تاوان و گوناهە گەورە و مەزنەکان مادام بڕوای بە حەڵال بوونی نەبێ لە ئیسلام دەربچێتن و بە کافر دابندرێ بەڵکو هەر لە بازنەی ئیسلام دەمینێتەوە بەڵام کەسێکی ئیمان نوقسانە کەسێکی کە تاوانکارە کەسێکی گوناهکارە هەر ئەو بڕیارەی لەسەر دەدرێ كما يفعله الخوارج ابن تيمية دەفەرمی ئەهلی سونە و جەماعە ئەهلی قیبلەی بە کافر دانانن بەکردنی گوناهەکان یان گوناهەکان ئەگەر مەزنیش بی هەروەکو خەواریجەکان بە کافریان دادەنێن بل الأخوة الإيمانية ثابتة مع المعاصي بەڵکو برایەتی ئیمانی لەگەر کەسێکی تاوانکار ئەگە گوناهە گەورەکانیش ئەنجام بدات جێگیرە لەلایەن ئەهلی سونە و جەماعەی و هەردەمینێ برایەتیەکە و هەر هەیە لەگەر کردنی تاوان و گوناهەکانیش كما قال سبحانه في آية القصاص هەروەکو خوای پەروەردیگار و پاک و بێگەرد لە ئاەتی القصاص لە سوورەتی البەقەرە فەرموویەتی فمن عفي له من أخيه شيء فاتباع بالمعروف هەر یەک شتێکی عفو کرد لە برایەکەی خۆی کە دەڵێ لە برایەکەی خۆ ئەو کەسەی کە ئەتو عفوی دەکەی وەلی ئەمری مەقتولەکەی کوژراوەکەی قاتیلەکەیە کە عفوی دەکا شتێکی لێ عفو دەکا قاتیلیش یعنی گوناهە گەورەکەی ئەنجامدایە کە عەمدەن قەتلی کردیە و کەسێکی مسلمانی کوشتیە یان بە خەتە کوشتیتی کەواتە ئەو تاوانە گەورە و مەزنە کە کوشتنە ئەو کەسەی لە برایەتی تۆ نێخست کە خوای رب العالمین بە برا ناوی هێنا نەیبردە بازنەی کوفری و لە ئیسلامی دەرنەخست دەفەرمێ خوای رب العالمين أو جار آية نوي سورة الحجرات فرمي وإن طائفتان من المؤمنين اقتتلوا فأصلحوا بينهما فإن بغت إحداهما على الأخرى فقاتلوا التي تبغي حتى تفيء إلى أمر الله فإن فاءت فأصلحوا بينهما بالعدل وأقسطوا إن الله يحب المقسطين خواهي پروردگار فرمي أجر دوو تاقم و کۆمەڵی بڕواداران شەڕی یەکتریان کرد لەگەر یەکتر جەنگین دەفەرمێت ئێوە ناوبژیوانیان بکەن و ئیسلاح و ئاشتەوایی و پێکاتنەوە بخەنە نێوانیان ئەگەر یەکێکیان بەسەر ئەوەی تریانەوە دەرچوونی کرد ئەوەی کە دەرچوونی کردیە و باغی بووە و لە ئەمر و فەرمانی خەلیفە و ئیمام و وەلی ئەمری مسلمانان دەردەچیتن ئەوە ئەوی کوشتاری لەگەر بکەن شەڕی لەگەر بکەن حتا دەگەڕێتەوە لۆ ئەمر و فەرمانی خوای رب العالمین و سەردادەنوێنی و ملکەج دەکا جا ئەگەر ملی کەچ کرد و تەسلیم بوو ئەو کاتەی نێوانیان چاک بکەنەوە بە عەدل و دادوەری و خوای رب العالمین کەسی دادوەری خۆش دەوێت کەواتە فرموي خوای رب العالمين ابن تيمية ببلغيوي هنايته وإن طائفتان من المؤمنين اقتتلوا اگر دو تاقم كومل لبرواداران يكتريان كشت جاجاروية كشتن معنى چیه که بشر یک دين لگر يكتر ده زنگن معنى جاروية نفر و کسێک لە تاقمێک لە تاقمەکانی لەگەر بەرامبەرەکەی کوشتنی توش دەبێ کوشتن کە قەتلە لە تاوانە گەورە و مەزنەکانە لەگەر ئەوەیدا خوای رب العالمین نەیفەرموو بەو کوشتنەی لە بازنەی برایەتی ئیمانی دەردەچێ دەفەرمێتن فأصلحوا بينهما خوای رب العالمین دەفەرمێتن ئەوجا لە کۆتایی ئاەتەکەی چ دەفەرمی لە دوای ئەو ئاەتیدا دەفەرمێ إنما المؤمنون إخوة بەڕاستی تەنها بڕواداران برانە
کەواتە ئەو دوو تائیفە گەر یەکتریش دەکوژن قەتلیش دەکەوتە نێوانیان مادەم قەتلیان پێ حەڵال نییە گوناهە گەورەکانیان پێ حەڵال نییە وەکو گوناهێکی گەورە تەنها ئەنجامیاندایە و عەمەلیان بەو گوناهە گەورەی کردیە بە بڕوادار دەمینێنەوە و برایەتی بڕواداری و ئیمان لە نێوانیان دەمینێ لە بەندێ خوای رب العالمین دەفەرمێ نێوانی برایەکانتان چاککەن فەئەصلحوا بەینە ئەخەوەیکم نێوانی برایەکانتان چاکەن سڵح و ئاشتەوایی بێخنە نێوانیان واتقوا الله لە خوای بترسێن و خۆپارێزکار بن لعلکم ترحمون بەڵکو خوای رب العالمین ڕەحم و بەزەییتان پێ بکە چونکە کاتمان بەدەستەوە نما لێرە دەینە کۆتایی و لەوانەی دابێ إن شاء الله ڕاوە و شەرح و هەڵوەستەی زیاتری لەسە دەکەین وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين